دادگەی دەستوری عێراق لە دانیشتنی ڕۆژی پێنجشەممە 21 حوزەیراندا دوابڕیاری خۆی بە دەستوری بوونی یاسای هەمواری یاسای هەڵبژاردن دەرکرد. لە هەمان کاتدا سەرجەم ئەو تانانەی ڕەت کردەوە کە لەلایەن سەرۆکاتی کۆمار و پارتی دیموکراتی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ هەڵوەشانەوەی یاساکە پێشکەشکرابوون. ڕۆژی شەشی ئەم مانگە و باهۆی بوونی گومانی ساختەکاری لە هەڵبژاردننی 12 ئایار ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنێکی ناساییدا یاسای ژمارە 45 ساڵی 2013 هەموار کردەوە. یاسا نوێیەکەی هەڵبژاردن کاری ئەنجومەنی کۆمیسیاران و بەڕێوەبەری ئۆفیسی پارێزگاکانی هەڵپەساردوو. لە جێگەیاندا دادوەری دانا با پێی مادەی یەکەمی یاساکە سەر لە نوێ بەشەوەی دەستی تەواوی دەنگەکانی عێراق ئەژمار دەکرێنەوە. دادگەی دەستوری لامیانی هەژدە لاپەڕەدا وردەکاری تا نەیلانەکان وەڵامی لانا سکاڵا لێکرا و لە کۆتاییشدا دوابڕیاری خۆی لەبارەی یاسا هەموارکراوەکە بڵاو کردووەتەوە. با پێی بڕیارەکەی دادگای دەستوری لە کۆی 8 مادەی یاسا هەموارکراوەکە مادەکانی 1 و 2 4 و 5 و 6 و 7 و 8 هیچ کێشەیەکی دەستوریان نییە و تەواوی دانیشتنەکەی ئەنجومەنی نوێنەران و ڕێوشوێنەکانی پەسەندکردنی یاسا هەموارکراوەکەش با پێی دەستور و پەیڕەوەی ناوخۆی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە چوون. سەبارەت بە مادەی 3 کە خۆی لە هەڵوەشانەوەی دەنگی دەنگدارانی دەرەوەی عێراق و دەنگدانی تایبەتی هەرێمی کوردستان و ئاوارەکاندا دەبینێتەوە. دادگای دەستوری ڕایگەان ئەم مادەیە لەگەڵ مادەکانی 14 و 20 و بەڕگەی 1 لە مادەی 38 دەستوری عێراق پێچەوانەیە کە تایبەتن بە مافی دەنگدان و ئازادی هەڵبژاردننی نوێنەران. هەر لەبارەی دەنگدانی تایبەت و ئاوارەکان و دەرەوەی وڵات کە سکاڵان لەسەر تۆمار کراوە دادگای دەستوری با پێویستی زانی تا دوای لێکۆڵینەوە لە سکاڵاکان ئەنجامەکان ڕانەگەیەندرێن. لە بەشێکی دیکەی وەڵامی دادگای دەستوریدا سەبارەت بەوتانانەی لە ماوەی یاسایی ئەنجومەنی نوێنەران درابوو. دادگا ڕایگەان دەسەڵاتی ئەنجومەنی نوێنەران با پێی دەستور تا کۆتایی هاتنی خولی هەڵبژاردن کە کۆتایی ساڵی 4 ڕۆژمێریە و لە یەکەم دانیشتنیەوە دەست پێ دەکات بەردەوام دەبێت. نعم شكرا فيما ثبتت